دەوترێت گەنج داینەمۆی کۆمەڵگایە بە زوێنەری هەموو ئەو جونگانی ژیانەکە لە ژیان پێویستیان پێێتی هەر وڵاتێک ڕێژی گەنج تایدا زۆر بوو ئەو وڵاتە دەبێت لە هەموو ڕوەکانەوە پێشکەوتوو بێت هەم لە ڕووی پیشەسازیەوە لە ڕووی کشتتوکاڵیەوە لە هەموو بوارەکاندا ئێستا دەزانین خۆپیشاندان دژی یاخود داواکاریەکانی خۆیان داواکاریەکانیان کە بێگومان هەمووی داواکاری ڕەوان خوێندکاران داوای دەکەن داوای مافی خۆیان دەکەن ئەمەش جارێکی تر دەی سەرمێنێت کە گەنجی ئێمە چەندە زیندون بەڵام نەک ئاڕاستی خۆپیشاندەرەکان با لایەکی تردا ببرێت لە چوارچەوەی ئەم خۆپیشاندانەدا کۆمەڵە گەنجێکی تریش هەستاون بەکاری خێرخوازی و خۆبەخشی کە بەردەوامەوە لە هەموو ڕوەکان ئێمە گەنجمانێک کە ئەمە دەی سەرمێنێت گەنجی ئێمە خۆشبەختانە زیندون بەڵام زەمینە سازیان پێویستە ئێستا پرۆژەیەک بەڕێوە دەچێت بنای پرۆژەی بەخشین و بەهەشت دیارە ئەم پرۆژەیە چییە پرسیار دەکەین دواتر چۆن ئەو هاوکارێنە کۆ دەکرێتەوە هاوکارەکان دەبرێت بۆ چ ماڵە هەژارێک بۆ کەسانێک کە پێویستیانە ئەمان چین کە ئەم پرۆژەیە سەردەخەن لە ڕێگی چییە هاوکارەکان کۆ دەکەنەوە ئەمانە کۆمەڵک پرسیارتر ئاراستەی هەردوو میانەکەمان دەکەین زۆر بەڕێز دکتۆر هێمن حەسەن بەڕێوەبەری پرۆژەی بەخشین و بەهەشت کە لە ستودیۆی ڕۆژەژی نامادەی زۆر بەخێری دکتۆر هێمن و هەروەها خاتوپیان فواد کە بەڕێزان توێژەری دەروری و پەروەردەی کاویش بە هەمان شێوە لەمە پرۆژەکەدا ڕۆڵیان هەیە زۆر بەخێر دکتۆر هێمن با لە تۆ دەست پێ بکەم پرۆژەی بەخشین و بەهەشت چییە ئەم بیرۆکەیە بۆچی زۆر سپاس بۆم دەرفەتە لە ساڵی 2010 مانگی 5 ئەم ناوەمان بە کەمپینێک ڕاگەیان لە سوشال میدیا لەگەڵ چەند هاوکارێکم برێ بە ڕێزمان و کاتا حاکم ئەحمەد سەرپەرشتی کەمپینەکەی کردو یەکەم جار داینەمۆکە ئەو بوو دواتر کە کاردانەوەی خەڵکمان بینی بە شێوەیەکی زۆر ئیجابی بوو وتمان بە شێوازێکی یاسایی پێبین بۆیە مۆڵەتی ڕسمیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێکخراوی ناحکومی قازانجنەویست بۆ وەرگرت لەژێر ناوی ڕێکخراوی ژیانەوەی مرۆییە بەڵام براندی پرۆژەی بەخشین و بەهەشت بۆ هەمیشە مێنێتەوە وەک ئەو پشکۆیی کە یەکەم جار ئەم مەشغەڵە جوانەی دروست کرد ئەم ڕێکخراوە ئامانجێتی خزمەتی کەسانی بێنەوا و بێلانە و بێهاوژین و بێدایک و باوک بکات ئەمان داتانە چۆن کۆکەنەوە لە ڕێی چیەوە کۆیانەکەنەوە لە زۆربەی شار و شارچکەکانی کوردستانە تیمی گەڕۆکمان هەیە و لە چەند شارێک ئۆفیسمان هەیە بە تایبەت سلێمانی ئۆفیسی گەورەترین ئۆفیسمان لە سلێمانیە ئەم تیمانە لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانمان و سۆشیال میدیاکانەوە خەڵکی هەژار پەیوەندیمان پێوەکە هاوشێوەی ئەوە خەڵکی دەوڵەمەنیش پەیوەندیمان پێوەکە هەندێک جار سەردانی ماڵە هەژارەکانەکەین فۆرمی هەڵسەنگاندنمان هەیە لە زمانی خۆیانەوە ماڵە هەژارەکانەوە فۆرمێکی هەڵسەنگانی ترمان هەیە لە ژمانی دراوسێ و ئەنجومەنی گەڕک و ئەو خەڵکانی کە لەو منتیقان یان مختاری گەڕک یان کەسێک کە لەو منتیقە شارەزایە لە لادێ و شوێنەکان ئەنجومەن هەیە پرسیارەکەین زانیاریەکان وەرەگرینەوە بەراورد دەکەین بەڵگەنامە یاساییەکانی وەفاتنامە و ناسنامە و فۆرمی بایعی و هەموو ئەوانە ئەهێنین دوای بەدوادا چوون لیژنەیەک ئەم دوو فۆرمە و ئەم دۆکیومنتانە بینێ کە فۆرم و دۆکیومنتەکانە بینێ قەرار ئەدا کە ئەم ماڵە چیان پێویستە هەندێک جار نەخۆشێک کە پێویستی بە عیلاجە لە دەرەوەی وڵات ئەمە کەمپینی تایبەتێوێ هەندێک جار پێویستی بە بڕینەوەی موچەی مانگانەیە هەندێک جار پێویستەکە دەرفەتی کاری بۆ بڕەخسێنین کەسێکی بەتوانایە بەڵام یەکێکەوێ دەستی بگرێ بیخاتە سەریشێک و هیچی تری ناوێت لەم جۆرانەمان زۆرە هەندێک جاریش نەشتەرگەریە لە ناوخۆی وڵاتە کۆمەڵە کەمپینی زۆریشمان کردووە بۆ دروستکردنی خانوو بە تایبەت بۆ ئافرەتانی بێهاوژین یان ئەو دای حاجی و مامە حاجیانی کە مناڵیان نییە یا زۆر کەم دەرامەتن بۆی بە شایستەی باقی ژیانیان بەڕێبکەن تایدا زۆر باشە با بێمە لای تۆ خات و پێم تۆکو گەنجێک کە بەشداریەکەی لەم پرۆژەیە تا چەند دڵخۆشی کە بەشداری پرۆژەیەکی خێرخوازیەکەی چەندە گرنگە گەنجانیش هاوشێوەی بەڕێستان بێنە پێشەوە بۆم کارانە بۆی هاوکاری کۆمەڵە خەڵکانێ بکەن کە ڕەنگە پێویستیان پێبێت سپاس بۆ پرسیارەکە و تەبعاً من وەکو گەنجێک پێشەوەی کە پەیوەندیش بکەم بە ڕێکخراوی ژیانەوە کاری خۆبەخشیم ئەنجامەیە دایما یعنی بۆ من چێژێکی زۆر تایبەتیە بوو ئەزمونێکی زۆر خۆش بوو دایماڵم ئەو خێرەی کە بە خەڵکم کردو دوو ئەوەم بە خۆم کردووە کە خۆمی پێگەیاندووە بەڵام ڕێکخراوی ژیانەوە بۆ من زۆر جیاواز بوو بە تایبەت بۆ فکرە جیاوازانەی کە هەیەە کاتێک کە تۆ سربەخۆوەک و گەنجێک کاری خێرخوازی ئەەکەی ڕەنگە نتوانی هەڵسەنگاندنەکان تورد بێ بۆ ئەو خێزانانەی کە ئەیکی کە ئایا بزەبت پێویستی بەم هاوکاریەیە بەڵام کاتێ لەگەڵ ڕێکخراوی ژیانەوە پەیوەندیم کرد
هەستم کرد کارەکان زۆر وردن باشە کاتە چۆن سوودە لە ڕێکخراوی ژیانەوە بینیوە بۆ ئەوەی کە بە تاواتی هەڵسەنگاندن بکەی بۆ کەسێک کە پێویستی بۆ بابەتە بێت کە تۆ بۆیە بێ ئەمان لە ڕێگەی فۆرمەکانی خوانەوە زۆر بە وردی هەڵسەنگاندنەکەن و تۆ کاتێ ئەو شتیان پێ بەخشی کە پێویستیانە زۆر دڵنیایی زۆر مرتاحی لەوەی کە ئەم شتا بزەبت ئەوەیە کە ئەم خێزانە پێویستێتی شەرت نییە هەموو کاتێ ئەم خێزانە پێویستی بەوە بێ کە تۆ پارەی بیتێ لەوانەیە پێویستی بە شتێکی کە بێ گەنجێکی هەبێ لە ماڵەکەیە کە بێ خۆی بژێوی ئەو خێزانە بەڕێوەبەرە کارێکی بۆ بدۆزیتەوە ئەمە زۆر بۆ من چێژ بەخشتر بوو و هەرڕا خۆشمان خۆبەخشمان هەیە کە بۆ نمونە لەوانەیە کاری دەست نەکەوێت لەگەڵ ئێمەیە کار ئەکا خۆی پێ ئەگەین تا خۆت کاڵی توێژەری دەرونی و پەروەردەیت ڕەنگە هەندێکیان لە ڕووی معنەویەوە پێویستیان بە هاوکاری بێ نەکماتی وایە بەڵێ خۆبەخشەکانمان لە بەروی هەرێکە و قوتابین لە بەشێکی جیاوازن کەسانێکن لە بەشێکی جیاواز ئەخوێنن ئەوانیش ینی توانیان هەیە لەوەی هەڵسەنگاندن بکەن کە ئەم خێزانە چ شتێکی پێویستە وەکو من بۆ خۆم هەستێکی زۆر خۆشە لە هەر پرۆژەیەکا بم کە هاوکاری خێزانی هەژار بکە لە بەر خۆمان نەزانین لە ئێستا کوردستان بە چ دۆخێکاتی ئەپەڕێ ئەو چیرۆکانی کە ئەیبیستین هەنێکیان باوەڕ پێ نەکراون یعنی ئەگەر بکرێن بە فیلم خەڵک باوەڕ ناکە لە ڕاستیە بێ شتانە ڕوبەن ئەمە لە وڵاتەیە کەسانێکە بێ ئاوا بژین سەرنجامی جنگ سەرنجامی نەداری ئەو وەزعی لە کوردستانە تێبڕێ چیرۆکی زۆر تراژیدی دروست کردووە زۆر باشە بابێنە لای بەڕێز دکتۆر هێمن ئەمە پرسیاری ئەو لە بەڕێز بکەم بۆ ئەم کەمپینە تا چەندێک بەردەوامە ئێوە چۆن و بە چ شێوازێک کەروە پەیوەندی بۆ ماڵانەوەکەن کە پێویستیان بە هاوکاری ئێوە بێ بۆ نمونە کەسانێکم پێن بە ئێواڵن ئەڵەن بۆ نمونە ماڵەکەی لەو گەڕەکە پێویستی بە فڵان شتاخ و لەسەر چ بنەمایەگەیەوەم بابەتە ئەنجامێن وەک چۆن جوتیارێک وەرزی دروێنە وەرزی داچاندنی هەیە ئێمەش هەموو بۆ نەومەوسیمەکانی جژنی ڕەمەزان جژنی قوربان بۆنی نەورۆز سەری ساڵی زاینی پێشانگای نێودەوڵەتی کتێب هەموو ئەو مناسەبانێک کە لە سلێمانی و لە هەولێر و لە شوێنە جیاوازەکان ئەکرێن ئێمە ئۆفیسێکی خۆمانە بین ڕێک لەوێ ئۆپەرێشن ڕوومێکە داێنین پیشنگای کتێب ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی کتێب بۆ ساڵی دووەم بەشداریمان کردووە تەمەن پێشانگاکە سێم خولێتی بەڵام ئێمە ساڵی دووەممانە خۆشبەختانە ڕێکخراوی تریشمان هێنا ناو مۆزوعەکە و پار هەر خۆمان بووین ئەم ساڵ کە داتاکانمان بڵاو کردەوە بۆ کۆمپانیا ئەتڵەس ئەسیل ئەم ساڵ دووسێ ڕێکخراوی تری خێرخوازی شاتون ئەوانی شەرکۆمەکۆکەنەوە لە هەر بۆنەیەکی نەتەوەی نیشتیمانی ئاینی هەبێت ئێمە لەوین یا فەرهەنگی و کەلتوری هەبێ ئێمە لەوین دوو ئیشمان هەیە خۆمان بە خەڵکە ناسێنین کە ئێمە بەم شێوە ئیشەکەین لەو ڕێگەوە کۆمەڵی کەسی باش کۆمەڵە وزەی باش کۆمەڵی گەنجی بەتوانایان لەگەڵمان ئیشەکەن ئیشێکی ترمان لەوێ ئەوەیە کە کەمپینەکەین بۆ ماڵە هەژارەکانی سە کەمپینی ئەم ساڵمان بۆ مناڵانی بێدایک و باوک و ئافرەتانی بێهاوژینە کەمپینی ساڵی پارمان بۆ مناڵانی توشبی شەرپەنجە بوو ئەمە بۆچی یاوە جیاکەنەوە بەپی فۆرمەکانەکەیەوە بۆتان لەبەرەوەی زۆرترین پێویستی ئەوانە گرفتێکمان هەیە لە کوردستانە بەداخەوە کاری خێرخوازی یا کاری مرۆیی بە موەسسە نەکراوە و جۆرێک عەشوایی پێوە دیارە و بەدگومانی دروست کردووە لای خەڵک ئێمە بۆیە بە تەحدید شتێکەڵین ئەو پارێکەیی بە ئێمە ڕێکە چێتە ئەوێ و ئەڵتەرنەتیڤێکی ترمان هەیە بۆ کەسانی کە جۆرێک لە بەدگومانیان هەیەیان قۆڵیان بڕاوە لە شوێنێکی کەوە ئەڵین ئەتوانی ناوی ماڵێکی هەژارمان لێ وەرگری خۆ بڕۆ سەردانیکە یان وەرە ئێمەت بینە ماڵێکی هەژار خۆت سەیری حاڵیان کە یان پارەکە بە ئێمە بە ئەمانەتەوەی گەینێ نی مەجالێکمان بۆ نەهێشتێتەوە کەسێک بیەوێ خێر کات و نی بەخشێ بە ئێمە سەبار بە بەشی دووەمی پرسیارەکەش ئێمە وتمان کە خۆمان ئەناسێنی بە خەڵک و کار و چالاکیەکانمانیان پێڵین دوو کەمپینەکەین بۆ ماڵە هەژارەکان سێ ماڵی فەقیر وەرەگرین لەوێ کاتێککە کەسێک ئەبینین لەوێ بزنس کارتێک و بڕۆشەرێکی هێنێ بزنس کارتەکە بۆ ئەوەیە هەر ماڵێکی فەقیرت بینی ئەم ڕقم تەلەفۆنەی بەرێ بە ئەو پەیوەندیمان پێوە بکە تا ڕکلامین و براندینی کشە بۆ کارەکە هەموو دەرفەتەش ببێتە هۆکارێک بۆی کە زۆرترین کەس پەیوەندیتان بگومان ڕێک بەو نیەتە هاتوژمارەیەکی تەلەفۆن هەبێ چزانم پیجێکتان هەبێ شتێک لێرە و باسی پێداتر منەمە باسی شتێکی ترکینانی لە زۆر وڵات دکتۆر قسەیەکی زۆر جوانی کردوتی کاری مرۆیی و کاری ڕێکخراوەیی بە موەسەسی نەکراوە ئیندامەزراوی نەکراوە کاری خۆبەخشیش بێکمان لە وڵاتە هەندێک لەم دیمێنانەی بینین هەمووی گەنجن کاری خۆبەخشیەکەن خۆبەخشیەکە ئەم کاری ئێوە کە کارێکی پیرۆزە لە باری کۆکردنەوەی دارایی و هاوکەر و کۆمەچیە زۆر جار ڕەنگە چالەکەکانتان ساڵ بە ساڵ بگۆڕە ئەگەر قەزەیەکی ژینگەی بێتە پێشەوە ڕەنگەوە چالەکەکانتان بەرەو ژینگەی بڕوە ئێوە تا چەند هەستەکەن کاری گەنجە ئاوا بێتە پێشەوە
دەستخەنە ناو دەستی یەکتر ئەوان ینی گەنج وەکو باسم کرد ببنە داینەمەی گۆڕانکاریەکە ئەگەر هەر گەنج هەمانە ئەو ڕۆیامان هەیە هەستێکی گەنجەیە ئارەزوویەتی لە کاری خۆبەخشی بێتە پێشەوە بیکات بەڵێ بەتەکید بۆ نمونە ئێمە لە پێشانگای نێودەوڵەتی پەرتووک لە سلێمانی بەشێکی زۆر لەو کەسانی کە پارە ئەبەخشن گەنجن لە کاتێکە خۆیان هیچ پارەیەکیان نییە هەندێکیان تەلەبەی داخلین ئێمە پێیان ئەڵێن یعنی بۆ نمونە گەر تۆ تەلەبەی داخلیت بڕۆ قەی ناکە یعنی یا بڕێکی زۆر کەم بەڵێ نا حەز ئەەکەم بەشداری کەم و کاتێک کە برۆشەر و بیزنس کارتەکەی خۆمانی ئەینێ پێڵێن ئێمە کۆمەڵی گەنجین ئاوا ئیشەکەین بەو شێوەیە ئەڵێ حەزەکەم منیش بەشداری بکەم بەڵام کێشەکە ئەوەیە کە گەنجەکان بەشێکی چاونەکراوەی خۆیانە و بەشێکیشی ئەوەیە هیچ لایەنێک نییە کە بیان هێنێتە پێشەوە بڵێ فەرموو ئەمە کۆمەڵە شتە لێرەوە دەست پێ بکەن لێرەوە ئیش بکەن خۆتان پێ بگەێنن لەوانێت تا ئێسش گەنج وا بزانێ ئیشی خێرخوازی کاری خێرخوازی تەنها ئەوەی خۆت ماندووکەی بەڵام نازانێت دوایی چەند ئەزمونێکی گەورە بۆ ئەو دروستەکە ئەو من تۆ وڵامی ئەو قسەیەکی زۆر جوانێکی ینی زۆر گەنجێ وازانە کاری خۆبەخشی هەرەوەی تۆ ببەخشیت و کار بکەیت و هیچ ینی چاوەڕێی دەستکەوت بکەیت لە ڕاستیە وایە کاری خۆبەخشی بە چاوەڕێی دەست لە ڕاستیە ڕێک پێچەوانەکەی ڕاستە کاتێک کە کەسێک ئەزمون کۆ کاتەوە ئەبێ ببەخشێتاوی ئەزمون کۆ بکاتەوە تەنانەت ئەگەر لە کۆمپانیای کارکە بێ بە موچەیەکی کەم کارکە بۆی ئەزمون کۆکاتەوە ئەگەر لە شوێنێک بە ئینتەرنەشیب ئیشکات واتە بڵین پرۆگرامی ئاڵوگۆڕی خوێندکاران لە بینی کەرتی تایبەت و حکومی و دامەزراوە فێرکاری و پەروەردەیەکانی وەکو زانکۆکان و پەیمانگاکانە لە هەموو ئەم حاڵەتانە ئەو ئەبێ کات ببەخشێ وزە ببەخشێ بڕێ پارەش ببەخشێ تەنها لە بەروی ئەزمون وەرگێ بەڵام لای ئێمە هەم خێری دەسەکەوێت هەم ئەزمونێکی باش وەرەگرێت چونکە الحەمدولله منەظەمەکەی ئێمە تەواو ستراکچەری خۆی وەرگرتووە ژێرخانێکی زۆر باشی بەڕێوەبردننی هەیە لەو کاتێک کە لای ئێمەیە کۆمەڵە ئەزمون فێرە بێ زۆر سوودی لێ بینێ لە کەرتی تایبەت بە تایبەت لەو منەظەمانی کە بۆ ڕاگوازراوەکان پەنابەرەکان ئەو کەسانی توندوتیژی دەرونی جەستەیان بەرامبەر کراوە قوربانیەکانی جەنگ لەم منەظەمانە زۆربەی گەنجەکانمان ئیشەکەن ئەمە گەنجمان لایە خریجی ژمێریاریە ئێستا لە UNHCR ئیشەکە ئیشەکە ئیشی مرۆییە ئیشی ژمێریاری و حسابات نییە لەکوێوە پێگەشت لە ناو ڕێکخراوی ژیانەوە پێگەشت حتمما ئەو ڤالو و نرخێکی زۆر باشی هێنا بۆ ناو ڕێکخراوەکە و توانی شوێن پەنجەی خۆی جێبێڵێ ڕێکخراوەکە شوێن پەنجەی خۆی لەسەر ژیانی ئەو جێهێشت و هەلێکی کاری زۆر باشی لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئێوە ئێستاش دەرفە دەرەخسێنن بۆ گەنجان بۆی کە پەیوەندی بکەن بە ڕێکخراوەکی ئێوە لە لای ئێوە خۆیان پێ بگەن هەمیشە ئەو دەرگایە کراوەیە لای ئێمە ساڵی پار تۆژەرێکی دەرونی هات بۆ لامان 1000 دیناری خستە سنووقەکەەوە دواتر کە پرۆژەکەمان بۆ باس کرد بوو بە یەکێک لە خۆبەخشەکان لە ناو پرۆژەکە ئەو بە ڕێزە چی کرد بۆ ڕێکخراو لەگەڵ ڕێکخراوی لەگەڵ دەستگای ژیان لەگەڵ ڕێکخراوی وچانە دوو عەقدی بۆ کردوین کە تەواوی نەخۆشە دەرونیەکانمان لە ڕێگەی ئەوانەوە چارەسەر وەرەگرن چونکە ئێمە هەر نەخۆشی جەستەییمان نییە نەخۆشی دەرونیشمان هەیە لە بەرانبەرە ئەو بە ڕێزەش پێگەی زۆر باش ئێستا لە منەظەمەیەکی ئینتەرناشناڵی باش ئیشەکەن دەرفەتە و زەبینەسازیە و ئەزمون لە بەردەم ئەو گەنجە لەم ڕۆژە سەختەی کە هەلی کار زۆر کەمە اختیاری باش و باشتر و باشترین هەیە نەک ئەوەی هەبێت یان نەبێت باشە باخەت پامیش وەڵام مامات و تۆ چیت دەستکەوتووە تۆ چیت دەستکەوتووە بەستم لای نەمادیەکەی نیە و باسمان کرد ڕێک گوتی پێچوانێ و پرسیارێکم نێڵم تۆ خۆت و گەنجێک ئێستا کار دەکەی لەنێو ڕێکخراوی ژیانەوە ئەوەی کە دەست کەوتووە بۆ ناخ و دەرونی خۆت چییە؟ ئەو شتێک کە هەر ڕۆژێک کە ئەڕۆمەوە لە ماڵەوە کە ئەنوم بیر لەواکەمەوە خێزانێک لەوانەیە ئەو ڕۆژە ئەمەلی ئەوەی نەبوو بێ کە بژێوی خۆی دابیمکە بەڵام لە پڕ لە ڕێگەی مناڵەکەەوە دایکەکەەوە یا باوکەکەەوە بۆیە هەستەکەم یعنی هەستێکی زۆر زۆر خۆشە مرتاحی مەیاتێ زۆر زۆر هەستەکەم ئەتوانم شتێک بکەم تۆ گەنجی هەستەکەم وزەیەکم هەیە سەرفی ئەەکەم ئەوە نییە هەست بە بێتوانایی خۆم بکەم ئەوە نییە هەست بە هیوایەکی زۆر بکەم لەناو ئەم هەموو بێ هیوایەیە من شتێکەکەم کە شوێنەواری دیارە حتا ئەو مناڵانی کە تۆ پێیان ئەبەخشی هەنێ جار لەگەڵ ئەو هاوکاریە مادەیە کە قسەیەکی بچووکی پێ ئەڵەی بۆ نمونە دوێنێ لە یەکێک لە ڕێستۆرانتەکان نانمان ئەخوار بە پەلە بچینە سەر ئیشە خۆبەخشەکەمان مناڵێکمان بینی زۆر بە ئەتەکێت بوو بۆ مناڵیەوە زۆر عاقڵ بوو و لە ڕێستۆرانتێکا لەگەڵ کۆمەڵێ
شاگردی زۆر لە خۆی گەورەترا ئیشی ئەکرد وتم تۆ ئەو خوێنی وتی ناناخوێنم لە ماڵەوە بژێوی دایکم و خوشکەکەم لەسەر منە ڕاستە خانووکەمانی خۆمانە بەڵام بژێویمان قورسە بەنامەیەکی بچووک و هاوکاریەکی مادی بچووک کەیامانە دەستی زۆر پێی خۆش بوو یعنی ئەحساسێکی زۆر خۆشی هەبوو هەستی کرد کەسانێکن ئەو ئەبینن کەسانێکن ئەو هەستا لە ئێمەیە کە ئەیبینەوە بۆ ماڵەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە بە پارە ناپێورێ تۆ جاری وا هەیە ئەفو تووشی کێشێکی دەرونی و زڕوفێکی دەرونی هەبی کاچی بۆ لای معالجێکی نەفسی یەکێک لەو اختیارانەی کە ئەداتی ئەڵە ببەخشە بە خەڵک دەستۆ باسانی خۆتی ئەیکەی خۆتی ئەو شتاکەی خۆت چارەسەری دەرونی خۆتەکەی خۆشتی نستی ئارامی دەرونیت پێ بەخشە دوایین شتێک بگورە لا ناوەکو دوایین شتێک ژمارەی تەلەفۆنێک ناونیشانی پیجێک شتێک ئەو بینەرانی کامان بینم من لێرە داوان لێکەم هەر ڕێکراوێک کە کار دەکات لە پێناو هاوکاریکردنی کەسانێکی کەم دەرامەت و هەژار و نەدار و ئەوەی کە پێویستی لە ڕووی دەرونی و کۆمەڵاتی شەوە هیوادارین دەستگیرۆیان بگرێ هیوادارین بێنە پێشەوە بۆ بتوانین هیچ نەبێ وەکو خاتوپەیان باسی کرد دڵی ماڵێک خۆش بکەی بۆ ڕۆژێک دڵنیا بە جێگەی خۆیەگرێت هەم لەو دنیا هەم لەم دنیاش بەڵام کار بەدەر لەوە من داواکاریەکی تری بچووکم هەیە لە دەستگای میدیای کورسات لە ئەنجامی ئەو 4 ساڵە کارکردنی ئێمە کۆمەڵێ چیرۆکی سەرکەوتن و مژدەبەخشی جوان هەیە باش و کۆمەڵێ ڕوودا و هەیە تەسەور ناکرێت یەکێ لەوانە 4 منداڵن لە لەدایکبوونیانەوە ئاوی ڕەش و سپی چاویان هەبووە ئای لە کەشیان نەیانزانیوە لە لادەیەکی دوورە دەستی ناوەڕاستی عێراق بوون کوردن بەڵام لەوێژین ئەم مناڵانە 4 مناڵ بە دوای یەکا لەدایک هەبێت چاوی نابینێت گەورەکەیان 20 ساڵە بچووکەکەیان 5 ساڵە دایک و باوکیان ئەمرێ مام و خاڵ و کەس و کاریان لە کاتی هێرشەکانی داعش بۆ سەر ناوەڕاست و نیوەی باکووری عێراق دێنە کوردستان بە سوتفا لە پیرەمەگرون نیشتەجێ بن و کاک حاکم ئەحمەد سەردانیانەکە کەیان من بۆ لای دکتۆر ئەڵێ ئەم مناڵانە و ئەندامی دەماریان وە گلێنەی چاویان عیبی نییە ئاوی ڕەش و سپی لەسەر چاویانە بە عملیات چاکەکرێت لە سەرەتا وتیان هەر مناڵێک 80 وەرەقی پێویستە دواتر هەر 4 مناڵەکە بە 280 وەرەقە ئێستا چاویان ئەبینێ یعنی بێنە بەرچاوی خۆت لە ناو عیلەیەکە 4 مناڵی نابینا بەڵام ئێستا 4 مناڵی بینا ئەوەنە دڵیان پێی خۆش بوو باقی پارەی کەمپینەکەوتمانە پارەیە بۆ ئێوە هاتووتی ئێمە نامانەوێ بیان بە خەڵکی تر چاوەکانی لیامانەیەویش مناڵێکی زۆر جوانی زۆر بەری بوو چاوی نابینانی ئەمە 5 نەخۆش بەست چاو دەستگە لە نەخۆشەکانی تر بۆ دەستگای میدیای کورسات ئێمە تەواوی ئەرشیفمان لە خزمەتیانایە بۆی بیکەن بە فیلمی دوکیۆمنتاری بۆی بیکەن بە چیرۆکی مژدەبەخش بۆ گەنجی ئەم وڵاتە بۆ فەقیری ئەم وڵاتە چونکە دڵخۆشکردنیان کەم نییە سەبارەت بە ئەدرەسی ئێمە ئۆفیسمان لە تەلاری سلێمانی پۆینتە نهۆمی دووەم تەنیشت مزگەوتی شێخ سەعیدی پیران هەردوو پیجی ڕێکخراوی ژیانە و پیجی بەخشین و بەهشت و ژمارە تەلەفۆنەکانیشمان ئەتوان لە پیجەکە بە ئاسانی دەستانکەوە لە خزمەتتان هەبی زۆر باشە دەستان خۆش بە هیوای بەردەوامیتان سپاس ماندوومان کردن